برا عزیزەکانم لەم یەک دوو ڕۆژە ئافرەتی تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا سۆران خۆتی؟ وتم بەڵێ. وتی مامۆستا تو خوا بەهانام وەرە لە پاش خوای پەروەردگار تەنها تۆشک ئەبە. من خزمەتکاری خەڵکم. وتی مامۆستا گیان من زۆر بە مناڵی درام بەشوو عقلم بە هیچا ناشکە لەگەڵ مێردەکەمان ناگونجام لی جیابوومەوە. ئێستا ئەڵقەم گۆڕیوەتەوە لەگە کوڕێکە هاتووەتە داوام ئەم کوڕە زۆر سەرسامە بە وتارەکانی تۆ بەردەوام گوێ لە وتارەکانی تۆ گرێت. توخوا مامۆستا بەهانام وەرە فەرموو خوشکە بە ڕێزەکەم چیت لێ قەوماوە؟ وتی کارەسات گەورەیە گوێت بۆ گرم فەرموو خوشکە بە ڕێزەکەم. وتی مامۆستا دوای ئەوەی جیابوومەوە لە هاوسەرەکەم لەم فەیسبووکە نەگریسەوە کوڕێ ئەدی بۆ ناردم وەرم گرت کە وەرم گرت لە مەسنجەرەوە کە ڕسمەکەیم بینی کوڕێکی جوان و قۆز و بە هەیکەل و کەشخە و مەرمووقا وای لێ کردم فێڵی لێ کردم. وتی بۆ نایشوم پێ بکەیت؟ وتم قەیچێکە ئەگەر بگونجین. وتی داوای ڕسمی لێ کردم. وتی ڕسمێکم بۆی نارد تەنها بە دەم و چاوم دیار بوو. وتی من نامەوێ ئاوا ئەگەر تۆ ئەتەوێ ببی بە هاوسەرم بەڕاستی هاوسەرێکی باشوی بۆ من پێویستە لاشت ببینم. وتی مامۆستا گیان هەڵم کرد شەیتان خەڵەتانمی جلێکی نیمچە ڕوتم لەبەر کرد و سێڵفیەکم گرت و بۆیم نارد. ئەمە بووە ژیانێک دۆزەخی بۆ دروست کردم. دەی ئینشاءڵڵا ئەم کوڕە سەتری کردوم و حیا و ئابڕوومی پاراسووە. ئێستا ئەم کوڕە هاتووەتە داوام و ئەڵقەمان گۆڕیوەتەوە یەک دوو ڕۆژی تر ئەم گوازێتەوە. بەڵام ئێستا خێزانەکەم دەستگیرانەکەم ئەو ڕسمە کەوتوتە لایەوە ئەڵێ تەلاقت ئەدەم. مامۆستا گیان وتوەتی سەعاتێکی تر تەلەفۆن بۆ مامۆستا سۆرانەکەم توخوا بۆیە ئەو نازانێت تەلەفۆنم بۆت کردووە توخوا هاوکاریم کە. وتم بەبان چاو. سەعاتێکی نەبر تەلەفۆنێکم بۆ هات هەڵم گرت. وتی مامۆستا من قەزەیەکی وام لێ قەوماوە ئامۆژگاری تۆ چییە؟ وتم فەرموو. وتی مامۆستا گیان من دەستگیراندارم دوو ڕۆژتر بە تەمام حەفلە و زەماوەندکەم بۆ ئەم خێزانم شەو تەلەفۆنێکم بۆ هات نازانم ڕقەمێ بوو. وتی ئەو کەسێکەوە دەستگیرانی تۆیە و مارە بڕی تۆیە ئەوە کەسێکی نەشیاوە بۆ تۆ. وتم بۆ؟ وتی ڕسمێکم ناردووە بۆ ڤایبەرەکەت بڕۆ سەیریکە. وتی مامۆستا کاتێ سەیرم کرد سەیرەکەم قیامەتە لاشەی خێزانەکەم دەستگیرانەکەم بەڕووتیە بینم. یا ئەڵڵا سێم کارە ساتەکە برا ئازیزەکەم. کوڕ قسەی بۆ کردم. وتی مامۆستا گیان چوون بۆ لای کوڕ. وتم وەڵڵا تەلاقی نادەم ئەگەر لەبەر خوا چونکە مە مافرەتە تەوبەی کردووە لەبەر خوا بیسڕەوە لەبەر خوا من ئەیهێنم. وتی کوڕە پێی وتم بەخوا لە لای 15 کەس ئەم ڕسمە هەیە. وتی کاتێ چوون بۆ لایەن سەیرەکەم لەژێر تەهدیدی ئەم ڕسمەیە وتیانە ئەگەر زینامان لەگەڵا نەکەی ئەم ڕسمە بە کەسوکارەکە تا بڵاو ئەەکەینەوە لە ناو کەسوکارەکە تا ئێستا خوا پەنامان بە ئەو زیناشی لەگەڵیان ناکردووە. مامۆستا و تەسویریشیان کردووە. مامۆستا ئەمە بفەرمە من تۆ چی بڵێ من ئەوە ئەکەم؟ پێم وتووە بڕۆ بۆ لای ئەو گەنجانە ئەو 15 گەنجەی کەوا ڕسمیان لایە ڤیدۆیان لایە بڵێ بیسڕنەوە من زەواج لەگەڵ ئەم کشەیەکەم لەبەر خوا مادام تەوبەی کردووە. ئەڵێ مامۆستا ئەچم بۆ لای هەر کەسی ئەڵێ من داومەتەیەکێکی تر وەک خراپەکاریان لەگەڵ ئەم ئافرەتەیە کردووە حیا و ئابڕوویان شکانووە زینایان لەگەڵیا کردووە ڕسمیان بۆی لەناو یەکتریا بڵاو کردو ئێستا نایەڵن بڕاتە ماڵەکەی خۆی. ئەها برا ئەزیزەکانم ئێمە کە لە ئیسلام تێنەگەین ئاوایە ئەم ئافرەتە ئێستا ژیانی ڕەش بووە هەر کەسێ بچێتە داوای ئەم ڕسمە ئەنێرن بۆ دەستگیرانەکە ئیتر ئەبێ ئەم ئافرەتە یا بەم شێوازە بمێنێتەوە یا هەتایە نەتوانێت شوو بکات. برا ئەزیزەکانم ئەمەیە کۆمەڵگای ئێمە تێیکەوتووە. وەرە تۆ بڕۆی خراپەکارێکە لەگەڵ ئەم ئافرەتەیە بکەی بڕۆی داوێنی هەڵدەیتەوە خراپەکاری لەگەڵا بکەی دوای ئەوە نەیاڵی ئەم ئافرەتە کە تەوبەی کردووە بڕاتە ماڵەکەی خۆی لەژێر تەهدید و هەڕەشەیەکەوە من ئەم ڕسمم لایە بڵاوی ئەکەمەوە. چەندین ئافرەت وەڵڵا ئازیزانم گیرۆدەی ئەم مەوزوعەیە سوێن بە ئەڵڵا سۆسیال میدیا قوڕی کردە سەر ئەو خەڵکەیە فەیسبوک قوڕی کردە سەر ئەو خەڵکەیە. وەڵڵا من هەموو جا ئەڵێم دادەکانم خوشکەکانم کاکە ئێوە لێتانە قەومی ئەنجا هانا بۆ ئێمە هێنن
ئەکەویتە داوی زیناوە ئەنجا هانا بۆ ئێمە هێنن ئاوات بەسەردی ئەی پێشتر بۆ قسە ناکەی ئەی پێشتر بۆ ناڵی من چۆن بەکاری بێنم بۆیە من لێرەوە پەیامم هەیە بۆ هەر گەنجێک ڕسمی هەر ئافرەتێکی لایە یەقینتان هەبێت عقوبە ئێوە زۆر گەورەیە سوێن بە ئەڵڵا خوای پەروەردگار لەم دنیا فەزحتان ئەکات پێش قیامەتتان من تتبع عورة أخيه تتبع الله عورته ئەوە یەقینتان هەبێ هەر کەسێ عیبی خەڵک هەڵداتەوە ئابڕووی خەڵک بشکێنێ لەم دنیایە والله سوێن بە خوای پەروەردگار ئابڕووی ئەبات ويفضحه ولو في عقر داره حیا و شەرەفی ئەبا ئەگە لە باڵەکەی خۆشیان بێت ئەگە هەموو دەرگاکان لە خۆت بگریت هەموو دەرگاکان بگری هەموو پەردەکان داخەیتەوە سوێن بەخوا خۆ حیات ئەبا و شەرەفت ئەبات چونکەم لە دەرگای هەر کەسێ بەی لە دەرگات ئەدەنەوە إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة هر كسيك أوا فساد لعذاب نيتوا جياني عائلة وعشرة آفرتك طالبكات ولي بكا بجهنم سوين با الله خواي پروردگار أم دنيا أو دنيا شي لي أكا بجهنم بويا گنجا برزكانم غلطان كردوا لقل هر آفرتك من بو إيوة دلصوزم سوين با الله یەک ئاواتێکم هەیە گەنجەکانی ئەم وڵاتە ببینم بە پاکداوێنی بسوڕێنەوە گەنجەکانی ئەم وڵاتە ببینم ئافرەتێ بداتە تەکیانە ئەم ئافرەتە سڵ نەکاتەوە ئەم ئافرەتە بە ئەمینی بسوڕێتەوە ئەوە هەموو هیوایەتی منە خەڵک بگەڕێتەوە سەر تەوحید سەر سونەت ئێوە ئەم هەڵە گەورانەتان کردووە بۆ خوا بیپۆشن بۆ خوا ئەو مەسجانە بسڕنەوە بۆ خوا ئەو ڕسمانە لەناو بن با ئەم ئافرەتانە وەکو ئێوە هەتکی عەرزیانتان کردووە حیا و ناموسی ئەمانتان چۆڕانووە با هیچ نەبێ لەمە بەدواوە بتوانێ مستەقبەلێ ژیانێ بۆ خۆی بکات پەیامێکی تریشم هەیە بۆ هەر ئافرەتێک گوێی لێمە ڕجاتان لێکەم ئێوە ساویلکەمە بن ئەها ئێوە پێتانەوە تێ زەعیفە پێتان ناخۆشە ئەی تو خوا زەعیفە چییە تخوا زعيفة چیە تخوا ئەو کەسە لاواز نییە زعیف نییە بۆ کەسێکی مەجهول پیاوێکە نایناسی نازانی ئەمە پیاوە ئەمە ژنە ئەمە تەمەنی چەنە تۆ بڕۆی ڕسمێکی ڕوتی بۆ بنێریت ئەخە بۆ دادەکەم بۆ ژیانی خۆت ئەکەیتە کاسەی خوێنەوە بۆ حەیای براکان و کەس و کارەکەت ئەبەیت چات مەکە خوشکە بەڕێزەکەم ئیمڕۆ خەڵک وەرەقەی سپی ئەخوێنێتەوە ئەو چاتەی تۆ ئەیکەی لەگەڵیا ئەو نووسینانە هەمووی ڕسم ئەگرێت دوایی دوو ڕۆژ وەکو وەرەقەیە بەکاری هێنێت دژی تۆ ئەو سەوتیانەی تۆ ئەینێری هەمووی ڕیکۆرد دەکرێت کاکە گیان ئایتی قوڕی کردە سەر خەڵکە ئێستا من هەر قسەیەکەکەم بەخوا لە لای ئێوە تۆمارە ئەوەتانێ بەرامبەرمە مۆبایلەکان بەدەستانەوەیە باش بڵێم یا خراپ بڵێم هەمووی تۆمارە تەلەفۆنێکم بۆ دێ لای من تۆمارە لای ئەویش تۆمارە نامەیەک ئەنێرم لای کۆمپانیا ئەمێنێتەوە لە مۆبایلی من ئەمێنێتەوە ئەبێ وریابن خوشکە بەڕێزەکانم ئیتر ئەمە ببێ بە دەرسێ من بۆ ئەمەم باس کرد هەزارەها کەیسی واتان لایە خۆشم بەڵام من بۆ ئەمەم باس کرد ئەمە بۆی ببێ بە دەرسێ بۆ ئێوە لەمە بەدواوە هەڵە نەکەن ئەوەنە هەڵەتان کردووە ژیان و مستەقبەلتان ئێستا هەمووی بووە بە گریان دەبیر بکەنەوە بزانن پیاو یعنی چی دەبیر بکەنەوە بزانە مانای زەواج یعنی چی زەواج ئەوەیە کەسێ دێ لە دەرگات ئەدا معەزەز مکەڕەم ئەسڵ کوڕە نەهاتووە باوکو و مامە و خاڵەکان و کەسوکاری ناردووە لە دەرگا ئەدەن احتیرامن ڕێز و شکۆ لەم ئینسانانە گیرێ هاتووینە خزمایەتیتان لەگەڵاکەین ئەمە زەواجە نەک تۆ لە ڕێی مۆبایلەوە ڕسمی بۆ بنێریت و سێڵفی بۆ بنێریت و لە جوالەکەیت بەم شتانە نابێت خوشکە بەڕێزەکانم سەربادان و خۆت عرزکەی بۆ خەڵکێک لە مۆبایلەوە ئەوە گەورەترین ئابڕوچوونە ئەگە خۆت پێی بزانیت ئەوە گەورەترین هەڵەیە ئەگە خۆت پێی بزانی ئەوە زەواجت بۆ دروست ناکات ئەوە ژیانێکی خۆشت بۆ فەراهەم ناکا ئەوە ژیانی دۆزەخی ڕاستەقینەوە لەو کاتەوە دەست پێکات من ستر مسلما في الدنيا ستره الله يوم القيامة الله أكبر لم يسامى عزيزانم سرور من فرمي هر کەسێک لەم دنیاە گوناهی برایەکی خوشکێکی عیب و عاری برایەکی خوشکێکی داپۆشێت بڵاوی نەکاتەوە لە فەیسبووکە حەیای نەتکێنێت ئابڕووی نەبات کەڕامەتی ئەم ئینسانە نەشکێنێت ستره الله يوم القيامة الله أكبر هەرچی گوناهێکت کرد بێ خوا لە قیامەتا بۆ تەپۆشێت ئەگەت بچیتە دۆزەخیشەوە بەڵام حەیات ناچێ لای کەس و کارەکەت حەیات ناچێ لە لای ئەو کەسانی کەوا ئایان ناسیت ڕەنگە هەڵەی زۆر گەورەت کرد بێت بەڵام لە قیامەتا خوا لێت خۆشە بێزانی لەبەرچی
لەبەر ئەوە لە دنیاە خوشکێکت بینی گەنج و کوڕێکت بینی عیلاقەی ناشەرعیان هەبوو سوور ئەتزانی ئەمانە نامە ئەگۆڕنەوە چاتەکەن لەگەڵ یەکتریە بە تەلەفۆن قساکەن جار بەجار دەرەچن شەیطان هەڵەیە گەوری پیان کردووە تۆش بەم کارە ئەزانی تەنها ماڵەکەی تۆ ئەزانێ بەما تۆ ئەگەر ئەتوانی بڕۆ ئامۆژگاریان کە ئەگەر ناتوانی نابێ بڵاوی کەیتەوە بێ سەتریکەی چونکەم خوا سەتری کردووە خوا هەتا ئێستا حەیای نەبردوێتەوە بۆ حەیایە بێت سوور ئەزانی ژن و پیاوێک زیناکەن لەگەڵ یەکتریە ئەسڵەن تۆ بە چاوی خۆت بینیتە ئەم ئینسانانە زیناکەن داوێن پیسیەکەن لەگەڵ یەکتریە ئەگەر ئەتوانی بڕۆ ئامۆژگاریان کە ئەگەر ناتوانی ئەبێ وسکت بیت چکەم تۆش عیب و عارەت هەیە بەخوا خوا هەڵی داتەوە عیب و عارەکەت سوێن بە ئەڵڵا ڕووی ناو مەجلیست نامێنێت ئەبێ بۆیان بپۆشیت ئیمامی ئەبوبەکر سەدیق ڕەزای خوای لێبێ فەرمووی لو لم أجد للزاني إلا ثوبي لأحببت أن أستره به الله أكبر فرمي أجر جنوبيا ببينم زيناء كان زيناء لا شيء روت هيش أن بابرا ونيا زيناء كان لقل يكتريا ألو كاتي أجر من بينم حز أكم أجشتيك هبي تنها أو اشتد لباس كم بي جل كم بي يشترم دزنا كوي جل كم دا أكنم أي عندما بان أي دم بان يانا لبر أو خلقنا يعني بيني حياة يعني نتشيا أو إسلام برا عزيزة كانم تو ورا جنوبيا يجلسن أو جادية لبارك كا لشوين كا زينا بكن تو بتشي كاميرا كدر كي تو تصويري بكي دواي بروي لفيسبوك على بيجي كي بيباوكو دايك وحياة بريت غير إسلام ما تفيركات بلام إسلام عليه أجر جنوبيا يكتبيني لشوين كا زينا يعني كرت بوي حياة صيانة بيه حياة باريس لاو بيه أجهري تدزنا كوت قميصكي خود داكنا جلكي خود داكنا بيدبان لا شيء أنا باكز نيان بينيت الله أكبر صحابية كادوتي أي بيغمري خواه صلى الله عليه وسلم رأيت فلانا يزني بفلانة إسا فلان كسم بيني ديار ناوي شي هناوة زيناي أكل لقل فلان آفرته يعني اشتكي باشي كردوام هوالي هناوة إساوتي الرنقة بيغمري خواه صلى الله عليه وسلم هردو كان بيني والرجميان كاتو كوتاي بجيانيان بينت فرموي هلا سترته بثوبك وتي أي بوج لكي خود دانا كان يبيدي تباني أنا بوي حياة نتشت بوي أبرويان نتشت أم إسلامت شن عظيمة سيري تشر رسالة وبيامي بيه بو إنسانية بلا عزيزة كانم والله أقر إيما براسي شو ينكوتي الإسلام بين براسي دين دار بين محاكم ودادقاو حكش ما حكمش إسلام بباب الريو سروراتي بكا سوين با الله أم زويا أبي بپارچەیەک لە بەهەشت و خۆشگوزەران ئەبینتیایە بەڵام چونکە خۆمان بەڕاستی شوێنی دینەکەمان نەکەوتوینە و محاکم و دادگا و یاساش دیموکراسیەت و عەلمانیەت بەڕێ ئێوە بات ئەبێ هەر لەم جەهەنەمەیە بین برا ئەزیزەکانم ئەبێ هەر لەم جەهەنەمەیە بین عەدەد قەناسان بینیوە هەر کەسێ بکەوێتە ناو زایدەکەی و حسابی ڕات دەی بەخوا ئێمە بۆ خەڵکە بووینە بە عەدەد قەناس متەڕەبیسین لەخوامان ئەوێ ئینسانێک بەرامبەرەکەمان خوشکێکمان برایەکمان هەڵەبکە و حەیای بەرین ژیانی لێ بکەین بە دۆزەخ وای لێ بکەین ئابڕووی بەرین نەتوانێ بێتەوە ناو کۆمەڵگا جارێکی تر ژیان بکاتەوە بێ ئەوەی بیرکەینەوە بڵین ئاخەمە کەسی هەیە ئاخە عەشرەتی هەیە کاکە کەسایەتی هەیە ئاخە مامۆستایە دکتۆرە دایکی هەیە باوکی هەیە ڕەفیقی هەیە کە سوکاری هەیە عەشرەتی هەیە نا بیر لە هیچ ناکەینەوە ئەوە ڕقێکە لە دڵمایە بەرامبەری خۆت جاری وایە هیچت نەکردووە هیچ جاری وایە هیچ وشەیەکیشت نەوتووە عیبێکیشت نییە بۆ دروستەکەن خوا پەنامان بات یعنی من ئازیزانم زۆر کارەسات ئەبینم زۆر کارەسات ئەبینم یعنی ئافرەتی وا هەیە ژیانی ئێستا کۆتایی پێ هاتووە داماوێکی بەستە زمان بۆیە ئەڵێم داماوێکی بەستە زمان چونکەم ئەگەر داماو نەبێ ئەمە ناکات لە ڤایبەرەوە کوڕێ هەڵێ خەڵەتێنێت لە مەسنجەرەکەیەوە کوڕێ هەڵێ خەڵەتێنی ڕسمێکی بۆ نێرێت ئەم بێویژدانە ئیتر ئەم ڕسمە ئەکاتە هەوێنی دۆزەخی ڕاستەقینە بۆم ئافرەتە ئەم ئافرەتە لە عەقڵی خۆی ئەم ڕسمە ئەنێریە ئەمە بەشکم ببێ بە مێردێکی ببێ بە هەوێنی ژیانی ببێ بە خۆشگوزەرانی ژیانی بەڵام نازانەیە ئەم ئینسانە گورگ ئاسان ملی ئەشکێنێ و کۆتایی بە ژیانی هێنێت